بەکارهێنانی چەک و بەتایبەت چەکی بێمۆڵەت ڕوو لە زیادبوونە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ نەبوونی یاساکی تۆکمە بۆ کۆنتڕۆڵکردنیان. هەر بۆیە ڕێژەی کوشتن و لە ناویاندا ژن کوشتن ڕوو لە زیادبوونە. نە پەرلەمان نەلایەنی جێبەجێکاریش هەوڵێکی جدیان نەداوە بۆ کەمکردنەوەی ئەم حاڵەتانە، بەڵکو لە ڕێ حیزبەکانیانەوە زیاتر چەک دەبەخشنەوە. ڕۆژانە گوێبیستی کوشتن دەبین. زۆرینەی حاڵەتەکانی کوشتن بەچەکن، بەتایبەت بەرامبەر بە ژنان بەکاری دەهێن و توندوتیژیان پێوە دەکرێت. لە ئێستادا ڕێگاکانی کوشتن زیادیان کردووە، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ڕێژەیەکی زۆریان بە چەک ئەنجام دەدرێن و بەتایبەت ئەو چەکانی مۆڵەتیان نییە، یاخود لەلایەن حیزبەوە بە هاوڵاتیان دەدرێت بۆ مەرامی خۆیان. شادی نەوزاد ئەندام پەرلەمان و ئەندامی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمان دەڵێت کە ڕێکارەکانی پێدانی مۆڵەتی چەک هەروەها بەکارهێنانیشی زۆر سادە و ئاسانە، بۆیە زۆرینەی حاڵەتەکانی کوشتن بە چەک ئەنجام دەدرێن. ڕێکارەکانی هەڵگرتنی چەک لە هەرێمی کوردستانە ڕێکاری زەعیفن و شێوازی پێدانی مۆڵەتی هەڵگرتنی چەک لە هەرێمدا شێوازێکی زۆر سادە و ساکارە. پێویستە ئەو ڕێکارانە زۆر تون بکرێنەوە. هەرێمی کوردستان بتوانێت ڕێنمایی زۆر تونندر دەربکات تا ڕێگر بێ لەوەی کە هەر کەسێک هەڵگری چەک بێ ئەوەندە بە ئاسانی نەتوانێت تاوانی پێ ئەنجام بدا. چونکە ئەو ڕێکارانەی کە ئێستا هەن و شێوازی پێدانی مۆڵەتەکە لەلایەکی تریژە مەحاڵەتێکی ترمان هەیە لایەنە سیاسیەکان یاخود کەسانێک لە ناو لایەنە سیاسیەکاندا ببێ بیرکردنەوە لە تەسیراتە سلبیە گەورەی کە هەڵگرتنی چەک لە ناو کۆمەڵگادا ئەیبێ مۆڵەتی چەکیان بەخشیوەتەوە بەسەر و کەسانەی کە لە خۆیان نزیکن یان بیر و بۆچوونیان لەگەڵ بیر و بۆچوونیان یاخود هاوڕای خۆیانن لەو کارانیان کە دەیکەن. ئەم حاڵەتە زۆر دووبارە بۆتەوە لە هەرێمی کوردستانە و هەڵگرێکی زۆری مۆڵەتی چەکمان هەیە لە هەرێمدا کە پێویستە ئەم ڕێکارەتون بکرێتەوە و ئەو ڕێژەی پێدانی مۆڵەت پێویست نییە. بە درێژایی چەند ساڵی ڕابردوو چەندین هەڵمەتی هەڵبژاردن کە کراوە لە هەرێمی کوردستانە ئەم حاڵەتەمان بینی و دووبارە بۆتەوە کە پێدانی چەکێک بۆ لەو هۆکارانەی کە دەنگی زیاتر بۆ لایەنە حزبیەکان یاخود بۆ کەسێک لە ناو لایەنە حزبیەکانە مسۆگەر بکە کەمە حاڵەتێکی زۆر ناشارستانیە و پێویستە زۆر بە دیاریکراوی بە جوانی کار لەسەرەوە بکرێت کە ئەم هەڵمەتە ناشارستانیەتە یان ئەم شێوازە مامەڵەکردە ناشارستانیە کاری لەسەر بکرێ و نەهێڵرێ. کوشتن بە چەک لە هەرێمی کوردستاندا بۆ حاڵەتی ژنان یان حاڵەتی کوشتنی ژنان زۆر بەرز بۆتەوە، بۆ ئێمە بۆمان دەرەکەکەم ئەم شێوازی مامەڵەیە مامەڵەیەکی زۆر ناتەندروستە و تەئسیراتی سلبی زۆر هەیە لەسەر کۆمەڵگا و هۆکارێکیشە بۆ بەرزبوونەوەی ڕێژەکانی تاوان بەرامبەر ژنان بێ یان بەرامبەر مرۆڤ بەگشتی. هەرچەنە ئێمە بڕگەیەکی وازەحمان نییەوەی کە حزبەکان مولزەم کابۆی کە چەک نەبەخشنەوە لەبەرەوەی لە پێڕەوی ناوخۆی هیچێکێک لە حزبەکانە چەک بەخشینەوەمان نییە تا ئێمە بە پێڕەوی بە یاسا یاخود بە بڕگەیەک و بە مادەیەکەوە بسەپێنین کە حزبەکان ناتوان چەک ببەخشنەوە. بەڵام ئەمە ڕێکارێکە حزبەکان هەندێک جار بە وازەحی و بە ڕوونی ئەیگرنە بەر، هەندێک جار بە نادیاری و بە شاراوەی ئەیگرنە بەر بۆ زیادکردنی دەنگەکانیان بەتایبەت لە کاتی هەڵمەتی هەڵبژارنەکاندا. ئێمە ناتوانین بڵین پەرلەمان هەوڵی جدی نەیەوە بۆ ئەم بابەتە، بەڵکو ئەتوانین بڵین کە ئەو هەوڵانی کە پەرلەمان داویەتی تاکوێک چۆتە سەر و تاکوێ کاری پێکراوە، چونکەمە با لەکتری نەشارینەوە دەیان بڕگێ و مادەی یاساکانمان هەیە کە لە پەرلەمانەوە دەرچووە و هەموو فراکسیۆنەکان دەنگیان پێداوە. کۆمەڵگای ئێمە بە چ بیانوویەک ڕایەتی داوە بە کوشتنی ژنان. ئەمەیەوە کاکە تۆ لەوە تێ بگەی بۆچی تەنانەت لە هەندێک کەناڵەکانی ڕاگەیاندنیشەوە تەرویج بۆ ئەوە ئەکرێت کە ئەم کوشتنە بە هۆکاری کێشەی کۆمەڵایەتی بۆ یا هەندێک جارەڵێن کەسە بکوژەکە نەخۆشی دەرونی هەبووە و دەیان بیانووی تر کە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو لە حاڵەتی کوشتنی ژنانە ئێمە بەریۆمان کەوتووە. لا لێکۆڵینەوەیەکی پامنێرانی ئاژانسی ژنهاو گەڕانیان بە ناو بازاڕی چەک فرۆشانی شاری سلێمانی ئەوەیان بۆ دەرکەوتووە. زۆرینەی ئەو کەسانی چەک دەکڕن لە سلکی ئەسکەریدا کار دەکەن و فەرمانبەری وەزارەتی ناوخۆ و پێشمەرگەن. بەشێک لەوانە تەنها بۆ حەزی خۆیانە و دەڵێن کە مۆڵەتیان هەیە. هەرزانی نرخی چەکەکان لە ناو بازاڕدا وای لە هاونیشتیمانیان کردووە بە ئاسانترین شێوە چەکیان دەست بکەوێت. بۆ نمونە چەک هەیە بە 350,000 دیناری عراقیە، ئەمەش بڕێک پارەی زۆر کەمە و زۆرینەی هاوڵاتیان دەتوانن دەستیان بکەوێت. بەوتی خاوەن دوکانەکان
ئەو چەکانە مۆڵەتیان هەیە و لەژێر چاودێری ئاسایش و پۆلیسان لێرەدا حکوومەت بەرپرسیارە لە بڵاوبوونەوەی زیاد لە پێویستی چەک تەنانەت هەندێک کەس لەناو بازارەکاندا دەڵاڵی چەکن لەناو بازارەکاندا دادەنیشتن و ئەگەر بزانن هاوڵاتیەک دەیەوێت چەک بکڕێت بۆی پەیدا دەکەن کە ئەمەش یاسایی نییە. شۆخان ئەحمەد پارێزەر و چالەکوانی بواری ژنان ئاماژە بەوە دەکات زۆرینەی حاڵەتەکانی کوشتنی ژنان لە ڕێگەی چەکەوە ئەنجام دەدرێن جا بکوژرێن یەخود خۆیان بکوژن. ئەمەش پشڕاستی ئەوە دەکاتەوە کە دەستکەوتنی چەک زۆر ئاسان بووە هیچ سانسۆرێک نییە تا ڕێگە بگرێت لە فرۆشتن و دەستکەوتنی چەک و بەکارهێنانی. زۆربەی زۆری حاڵەتەکانی کوشتن لە هەرێمی کوردستان بەداخەوە بە تایبەتی کوشتنی ژنان کە ڕۆژانە و ساڵانە ڕوو لە زیادبوونە بە چەک ئەکوژرێن و ئەوان ئەو ژنانشی تەنانەت کە خۆشیان ئەکوژن ئێستا لە هەرێمی کوردستانە و لە ناو ماڵەکانە زۆربیان بە چەک کۆتایی بە ژیانی خۆیانێنن. ئەمە ئەومان پێڵێ کە بەکارهێنانی چەک لە هەرێمی کوردستانە زۆر ئاسانەوە بە دەستگەیشتنی چەکیش بە هەمان شێوەیەکی ئاسانەوە لێ پێرسردنەوەی لەگەڵ ناکرێ و کڕینی چەک و بە دەستکەوتنی چەک بە شێوەیەکی ئاسان و هەرزان دەست هاوڵاتیانەکەوێت. بۆیە بەداخەوە زۆربەی زۆری ئەو حاڵەتەکانی کوشتنی ژنان کە بەهۆی چەکەوەیە و یاخود ئەو چەکە بەهۆی کەسێکی ئاسایش و پۆلیس و یاخود کارمەندی هێزەکانی ناوخۆ هەیان بوو لە ماڵەوە بۆ یاخود کەسێکی ئاسایی بواتە هەموو جۆرەکانی تاگ لە کۆمەڵگەی ئێمەیە کەسێک بێسەر بۆ وەزارەتی ناوخۆ بە یاخود کەسێک بێ کەسێکی ئاسایی بێ ئەتوانێت چەک هەڵبگرێ و مامەڵەکردنی چەک حتا بۆ ئەگەر مۆڵەتیشی نەبێ زۆر ئاسانە و ئێمە تەنانەت ئیشمان لەسەر ئەوە کردووە کە ئەو کەسانی کە لە ناو هێزەکانی ناوخۆیان لە دوای تاوابوونی ئەرکە سەربازیەکەی خۆیان هیچ پێویست ناکە کە چەکەکانیان لەگەڵ خۆیان بەرنەوە بۆ ماڵەوە لە ناو ماڵ و مناڵ و خێزانیانە چەکیان پێبێت چونکە زۆر جار ئەنجامی کێشە خێزانیەکان و هەبوونی چەک کێشەکە قورستر ئەکاوە دوجاریش کوشتنی لێبێتەوە. نەبوونی هۆشیاری کۆمەڵایەتی هۆشیاری یاساییە کە زۆر جار گەنجێک دەمانچە هەڵەگریان سیلا هەڵەگرێ نازانێت کە کاریگەریە قانونیەکی چۆنە لەسەری کاتێکە بەم چەکەوە دەستگیرەکرێ. هەر ئەمڕۆ ئێمە کەسێکی کوشتنمان هەبوو کە بۆی چەکێکەوە کە مەسەلەن تۆمەدیبارەکە کە خۆی دانی بۆیان ناکە بە هاڵا بەکارهێنان کە بە پەلە پیتکەیەکی دەمانچەیەک ژیانی لە خۆشترین ژیانەوە گۆڕا بۆ ناو زیندان کەواتەمە خۆشیان دوایی هەست بۆ کاریگەری خراپاکەن کە ئەو چەکەکە بۆ حەز و بۆ پۆز و بۆ خۆشی خۆی بەکارێنێ بەڵام دوجار لە کردارێکی غەڵەتە لە تەنها بە پەلە پیتکەیەکی دەمانچەکەی ژیانی خۆی و خێزانەکەی ئەخاتە مەترسیەوە دوجار ئەبێ لە زیندانە خۆی ببینێتەوە. زۆربەی زۆری حاڵەتەکانی کوشتنی ژنان بەهۆی چەکەوە بووە هەتەنانەت ئەو ژنانشی کە خۆیان ئەکوژن هەر تەنها بەهۆی ئەو چەکەوە بۆ کە پیاوان لە ناو خێزانەکانیان بەکارهێنن. من ئەگەر بە نمونە وەرەگرم لە 3 کوشتنی ژنانە دوانیان ئەگەر خۆکوژیش بە یاخود کەسێکی تر کوشتی بێتی دوانیان بە چەک بۆ یەکێکیان مەسەلەن خۆخنکاننە یاخود خۆسووتاندنە لە هەردوو ڕێگاکە هەمانە چونکە هەن ئەگەر هات و کردارەکە خۆکوژی بێ چەکەکە ئاسانترە و لەبەر دەستیایەتی و چونکە لە شوێنێکی زۆر ئاسانە دائەنرێت وەکو شتێکی ترسناک سێر ناکرێت لە ناو خێزانە و لە شوێنێکە هەڵبگیرێ و کەس نەزانێ و دەستی پێنەگاوتنان زۆر جار مناڵیش دەستی بە چەکەکانەگا و هۆکاری دومیشی ئەنەوەیە کە لە ئەنجامی دەبقاڵەیەکی بەسیط و شەڕێکی خێزانی لەبەرەوەی چەکەکە دایمە لەبەر دەستە و لەسەر پێ و حازرا زۆر بە ئاسانی بەکارهێنرێت. بەداخەوە عرف و عاداتی کۆمەڵگەی کوردەواریە کە وەکو باسم کرد لە هەنێ حاڵەتە و لە هەنێ ڕۆ گۆڕانکاری بەسەر هاتووە بەڵام لە هەنێ کردەوە و هەڵگرتنی چەکەوە هێشتاوەکو خۆی ماوەکە بەوەی کە پیان وایە زۆر جار پیاوەکە ئەسڵەن هیچ کێشێکیشی نییە هیچ کێشێکی خێزانیشی نییە هیچ کێشێکی دوژمنایەتیشی نییە بەڵام ڕاهاتوو لەسەرەوەی کە بەردەوام بێت چەکی پێبێ خۆی یاسا ڕێگری کردووە لەسەرەوەی کە بەکارهێنانی چەک بەبێ مۆڵەت ئەمە خۆی تاوانە و دوجار بەکارهێنانی ئەو چەکە بۆ کوشتنی کەسێکی تریش بە هەمان شێوە ئەمە تاوانە ئەنج ئەو کەسە ژن بێ یا پیاو بێ بەڵام بەداخەوەکو باسم کرد ئێستا هۆکارێک کوشتنەکانی ژنان کە بۆی چەکەوەیە زۆر جار خەتاکە گەڕێنەوەی کە ژنەکە خۆی چەکەکەی بەکارێنەوە خۆی کوشتەوە تا تاوانەکەکەن بە خۆکوژی و یاخود زۆر جار تاوانەکە بەوە ئەکەن کە لە دەستی دەرچووە دەمانچەی پاک کردوێتەوە کە ئەمە باوترین پاساوی قانونیە کە لە ناو دادگاکانە بەکارێنرێ دەمانچەی پاک کردوێتەوە ئاگای لێنە بۆ فیشێکی لە دەست دەرچووە بۆ ئێمە بە مەبەست نەی کوشتووە کە ئەمە جۆری تاوانەکە ئەگۆڕێ بەڵام دوجار هەر کامێکیان بێ بە قەتلی خەتە بێ یاخود بە غێر قەست بێ یاخود قەسدی هەبێ هەر یەکیان سزای خۆی هەیە و کە لە 5 ساڵ کەمتر نییە. لە هەرێمی کوردستانە چەند ساڵ جارێک لە هەموو خولێکی پەرلەمانە ئەبێ عفوێکی عام دەرچێک ئەمە بەداخەوە تەنها لە وڵاتە دواکەوتەکان و هەژارنشینەکانە عفوی عام ماوە و تاکو ئێستا ئیشی لەسەرەکرێ لە هەرێمی کوردستانیشدا بەردەوام ئیش بۆ واکرێت کە عفوی عام دەرچێت بۆەوەی کە کۆمەڵی خەڵک ئەگەر بەبێت تاوان گیرا بێتن لە سجن ڕزگاریان بێ بەڵام ئێمە هەوڵمان ناوە کە کۆمەڵێک ئیستثناءاتمان
هەبێ بۆ ئەفی عامەکە هەموو کەسێک شمولی نەکا بە تایبەتی ئەو کەسانی کە ژن ئەکوژن نابێ بە هیچ شێوەیەک شمولی ئەفوات بکەن بەڵام یاسا ڕێگری نەکردووە لەوەی کە ئەگەر هات و سڵح ڕوویا لە بینی دوو خێزانەکەیە چونکە ئەوشمان بیر نەچێ وەکو باسم کرد عرف و عادات و چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگەی کۆمەڵایەتی و عەشایریەوە تاکو ئێستا لە کۆمەلگای ئێمەیە ماوە بۆیە زۆرجار ڕێککەوتنی هەردوو خێزانەکە بۆی کە سڵحەکەن تەنازولەکەن و لە بەرامبەر بڕێک پارەیە ماڵی بکوژەکە لە ماڵی تاوانبارەکە خۆشە بن بۆیە ئەمە شمولی عفوەکەن و حەقی عام لەسەریان ئەمێنێ بەڵام سزاکەیان بۆ کەمەکرێتەوە پێویستمان بەوەی کە هۆشیاری یاسایی کۆمەڵایەتی هەبێ لە ناو تاکەکانە و بەهێزکردنی دادگاکان بێ بۆ جێبەجێکردنی یاساکان وەکو خۆیان بەسەر هەموو کەسێکە بێ جیاوازی نەگەوەی کە کۆمەڵی خەڵک بەواستە و بە سڵح و بەڕێکەوتن لە سزا نەجاتیان بێ بەڵام هەنێک خەڵکی تر ئەگەر هیچ پاڵپشتێکیان نەبێت لەسەر کەمترین تاوان سزایەکی زۆر بخۆن واتە گەڕانەوەی متمانە بۆ دادگاکان باوەڕبوونی خەڵک بە دادگاکان بڵاوکردنەوەی ئەو سزایانی کە لە ناو دادگاکانە ئەدرێ بۆ ڕای گشتی بۆ خەڵک و لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە تا خەڵک هۆشیار بێتەوە کە ئەگەر تاوانێکی لەو جۆرەی ئەنجامدا بزانێت کە دواتر سزا ئەدرێت.